ئازیزان دووبارە سڵاوتان نەبێت و لەگەڵتان بەردەوامین لە سەردەمێکدا کە هەمووان دەڵێن تاقانەین لە عاشقدا کەس لە ئێمە عاشقتر نییە، بەڵام نووسەر و شاعیر محەممەد کوردۆ هات و کۆڕێکی شعری ساز کرد و ناونیشانی کۆڕە شعرەکەی کرد بەوەی کە دەڵێت من لە تۆ عاشقتر نیم. باز لەم کۆڕە شعریە کەین، بازە ناوڕۆکی کۆڕە شعریەکە کەین و شاریشمان پێشکەشەکات بێگومان. مامۆستا سڵاو دەبێ و زۆر بەخێر بیت. سڵاو لێوەش زۆر سپاس. بەهەر بە پێشەکەکەم دەست پێ بکەم بیکەمە پرسیارێک. هەمووان ئەڵێن ئێمە زۆر عاشقین، هەمووان سێری خۆیانەکەن دواتر سێری بەرامبەرەکەیانەکەن، بەڵام تۆ هاتیت لەم ناو ئەم خەڵکانەیە کە بەو جۆرە سێری خۆیان و سێری بەرامبەرەکەیانەکەن ناونیشانێکی جیاوازت هەڵبژار دەڵێ من لە تۆ عاشقتر نیم. ئەم ناونیشانە بۆچی؟ وەڵا هەر بۆ خۆم ناونیشانەکە سەرنجڕاکێش بوو. اینجا لە ڕاستیەوە پەخشانە شعرێکە بۆ یاویستم بیکەم بە ناونیشانی کۆڕەکەم. ئەگەر پێتان خۆش بێتەوە ئەم بۆتان خوێنمەوە پەخشانە شعرەکە خۆی بێ بە وەڵام کە ئەو ناونیشانە لە کوێ هاتووە. بە خۆشحاڵیەوە فەرموو. زۆر سپاس. من لە تۆ عاشقتر نیم، دەمەوێ داوەتت بکەم، چونکە دەزانم ڕۆژێک دێت ناتوانم داوەتت بکەم. دەمەوێ لە باوەشت بکەم، چونکە دەزانم ڕۆژێک دێت ناتوانم لە باوەشت بکەم. من لە تۆ عاشقتر نیم، من لە تۆ تینوتر نیم، من لە تۆ دڵسۆزتر نیم بۆ ئەم عاشقا، بەڵام من لە ڕۆژێکە ترسم کە ئەزانم دێت و ئیتر شتەکان لە دەستی ئێمە دەردەچن. من لە ڕۆژێک تۆقیوم کە دەزانم دێت و شتەکان تێک دەدات. بێگومان من لە تۆ دڵسۆزتر نیم بۆ ئەم عاشقا، بەڵام من لە مناڵێکە چم کە لە گوندێکی دوورە دەستەوە هێناویانە بۆ شارێکی یاری. ئەو منداڵە بەردەوام لەو چرکە ساتە دەترسێت کە پێی دەڵێن تەواو، ئیتر دەبێ بگەڕێینەوە بۆ گوندە دوورە دەستەکەی خۆمان. دەست خۆش مامۆستاگیان. زۆر سپاس بۆ تۆ. مامۆستا کەواتە ئەتوانین بڵێن من لە تۆ عاشقتر نیم ئەمە بەڵێنێکە بۆ داهاتوو یان پەشیمانیە لە ڕابردوو ئەگەر کورتی کەینەوە؟ نەوەڵا هیچیان نییە لە ڕاستیە، بەس وەک لە شعرەکە شاڕوونە بێتەوە. من ئەمەوێ بڵێم من عاشقتر نیم، بەس من قەلەقترم لەو خۆشەویستیە، من زیاترە ترسێم لە دەسم بچێ. ینی بە معنایەکی تر وتنەوەی ئەوەیە کە من لەو عاشقترم، بەڵام بە دەربڕینێکی شعری وتراوە. دەست خۆش مامۆستاگیان. زۆر سپاس. بەگشتی کۆڕەکە چۆن بەڕێوە چوو و ئامادەبووان هەست و بیرکردنەوە و کاردانەوەیان چی بوو لە کۆڕەکە؟ وەڵا ئەمەوێت لە پێشە سوپاسی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت بکەم. ئەمە دووەم جارە من لەگەڵ ئەو ڕێکخراوە خۆشەویستەیە چالاکی هاوبەشمانەیە. زۆر ئاسوودەم لە ئیشکردن لەگەڵیانە، لێرە سوپاسیانەکەم، چاوێن ماچەکەم، هەروە بەشی ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر چالەچەکە هاوبەش بوو لە بینی هەردوولایە. خەڵکێکی باش، نوخبەیەکی باش بەشدار بوون و ئەوەی کە لە سیما و دەموچاویانە ئەم خوێنەوە کۆڕەکان زۆر پێ خۆش بوو. من بۆ خۆشم ینی زۆر ئاسوودە بوو، میشێک بوو لەو کۆڕانی کە زۆر دڵم پێی خۆش بوو. بەڵام لە ڕاستیە هەڵسەنگاندنی هەر کار و بەرهەمێکی هەر ئینسانێک ئەبێ خەڵک بیکان نەک کەسەکە خۆی. بێگومان. مامۆستا ئەتوانین بڵین نووسین و لە هەمان کاتدا شعر ئەتوانێت قەرەبووی ئەو کەلێنانە بکاتەوە کە عاشق لە ناو مرۆڤ دروستی کردووە؟ وەڵا بەتەکید نەک هەر عاشق. من هەموو جارێ شتێک ئەڵێم نووسین شعر بە تایبەتی ئیشی ئەو کەسانەیە کە دنیایان بەدڵ نییە، ئیشی ئەو کەسانەیە کە دڵشکاون، کە خەونیان هەیە و بەدی نهاتووە. ینی بە معنایەکی تر نووسین شوێنی قەرەبووکردنەوەی ئەو شتانەیە کە ئینسان یا لە دەستی داوە یا دەستی پێ نەگەیشتووە، هەم بۆ عاشق هەم بۆ هەر بوارێکی تر لە ژیانە. کەسێکی دیاریکراو هەیە مامۆستا محەممەد بۆی بنووسێت؟ بە دڵنیاییەوە. دەست خۆش مامۆستاگیان. جگە لەم کۆڕە شعریەی کە سازکرا دوێنێ نەشاری سلێمانی من لە تۆ عاشقتر نیم، چ پلانێکی ترت هەیە؟ وڵا لە ڕاستیە پلانم زۆرە. لە بەرنامەکەی پێشووتریشە ئاماژەیەکم پێ کرد. من لە ناوەڕاستی هەشتاکانەوە نووسم 17 کتێبی چاپکراوم، نوێیان دیوانی شعرین. جام ڕوونکردنەوەی بۆیە پێڵم ساڵانێک بەهۆی ئیشوکاری ئیداریەوە بەڕێستە زانی من جێگیری بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەرم، پێشتر مدیری چاپ و بڵاوکردنەوە بووم. تا ڕادەیەک دوور کەوتمەوە لە چالاکی ئەدەبی، هەرچەند من ئیشەکەم لەو دایرانەش هەر ئیشی ڕووناکبیری و کللتوریە، بەڵام وەکو چالاکی تایبەتی خۆم تا ڕادەیەک دوور کەوتمەوە. ئیتر ئێستا ئەمێ بچمەوە ناو ئەو چالاکیانە. کۆڕێکم لەسەر ئەزمموی شعری شێرکۆ بێکەس کرد، پێشتر و کۆڕە شعریم کرد، شعرە کلاسیکەکانم خوێنەوە. ئێستاش
کۆڕێکم هەیە لەسەر گۆران، کۆڕم هەیە لەسەر حەموو عومەر عوسمان، لەسەر لاوچی هەڵەبجێ ڕەفیق سابیر، لەسەر بەختیار عەلی، کۆمەڵێ بەرنامەم هەیە تر لەم ماوانەی ئایندەیە کەواتە مامۆستا محەممەد ئەم گەڕانەوەی بەردەوامیدانە و بێدابڕانەوێ بە دڵنیاییەوە. دەستە خۆش مامۆستاژیان سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەی سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ زۆر کۆڕەکەت بەشێکیمان لێبینی و هیوادارین بەردەوامی هەبێت و ئەم جۆرە کۆڕانە ئەم جۆرە کۆبوونەوە ئەدەبی و ڕۆشنبیرانە بەردەوامی هەبێت لە تەواوی شارەکانی کوردستانە دەستە خۆش مامۆستاژیان سپاس بۆ تۆ زۆر سپاس.